سڵاتان لەبێت وەکو ئاگادارین لە یەکەم ڕۆژە کۆمەڵێک پانیێڵ فیۆری سەبارەت بە یەکەمین لوتکەی پەنجەمین کە لە تاوەتەرسی سمارت ئەنجامدرا پێشکەشکرا ئەمڕۆژ لە ڕۆژی دووەمی و ئێستا وەکو ئیبینی تر لە کۆرسە گرنگەکان کە لایەن دکتۆر عومەر لەیس لە وڵاتی ئیماراتەوە پێشکەش دەکرێت سەبارەت بە شانەزانی شەرپەنجەمەنک و مانک و ئەو گریانی کە لە بەم کاهەیە ڕوونیەکاتەوە بۆ بەشداروان و بۆ کەسانی کە بەشداریان کرد لەم کۆرسە بە دڵنیایەوە بابەتی شانەزانیشی یەکێکی تر و بابەتی گرنگانی کە زۆر گرنگە بۆ دەستنیشانکردنی نەخۆشی شێرپەنجەمەنک وەکو ئەیبینن لە پشتمەوە ئێستا بە بەردەوامی لە کۆمەڵێک بابەتی جیاوازەوە هیستۆپاسۆلۆجی و شانەزانیەکە پێشکەش دەکرێت. لەم کۆرسە چوار لە پزیشکەکان کە هەنێکیان لە دەرەوەی وڵاتەوە هاتوون سلایدات یان با بڵێن حاڵەتەکان بۆ پزیشکانی پسپۆڕ و هەم پزیشکانی نیشتەجێی دێرینی ئەو بوارەی کە پێوترێ بواری شانەزانی تیا عەرزەکرێت و تیا ئەو کەسانە باسەکرێت ئەو حاڵەتانە باسەکرێت کە حاڵەتی دەگمەنن حاڵەتی نادرن ئەبکرێ ئەو حاڵەتانە پێویست بۆ بکە کە چەند جارێک لە چەند شوێنێکەوە لەلایەن چەند دکتۆرێکی جیاوازەوە ببیدرێ جا بەڕاستی ئەم جۆرە ئیڤێنتانە بەڕاستی مەفروض وایە زیاتر و زیاتر گەشەی پێ بدرێ و ئەکرێ ئەم جۆرە کۆبوونەوە و گادەرینانە لە باتی ئەوەی کە لە باگراوندی ئیڤێنتێکی گەورەتری وەکو دوێنەیە ئەکرێ هەر بۆ خۆمان بتوانین ڕۆژانە ئەم کورسانە نەک بڵێ ڕۆژانە بڵین مانگانە یا ساڵانە ئەم کورسانە دابین بکەین بۆ پزیشکانمان. صراحة كان الكورس كلش كان كورس بديع مفيد لنا كباثولوجيست. صراحة يعني انعرضت حالات تتعلق بأمراض الثدي، حالات غريبة وحالات نادرة استفدنا كثير من هاي الحالات وإن شاء الله ساهمت بتطوير المجال العلمي للأخصائيين الموجودين. سمارت وەرچەرخانە